سڵاوتان لێبێت ئێوارەتان باش. ئێمە لەم بەرنامەیە ئێوە سربەست دەکەین لە هەر پێشنیارێک یاخوەر قسەیەک لەم بەرنامەی ئێمەیە بیکەن یاخود هەر بیرۆکێکتان لایە بۆی کە ئێمە بەرنامەیەکی لەسەر بکەین ئەتوانن سربەستانە لەم بەرنامەیە بیرۆکەکەی خۆتان یاخود قسەکەی خۆتان یاخود پێشنیارێکی خۆتان بڵێن لەگەڵمانە بن باگوێ لە پێشنیاری ئەو هاوڕیانە هەمان بگرین کە چاپێکوتمان لەگەڵا کردوون لەگەڵمانە بن بەردەوام بن و ئەگەرشتوان لە سنووری سلێمانیش بچێتە دەرەوە بۆ شارەکانی کەش هەر شتێکی باشە وەکو بیرۆکە و بەرنامە بەس چۆنەڵی دابشکردنی زەویە بەسەر خەڵکی هەژارە وەڵا هەرچ بەرنامەیە بکەی ئەمەلی نییە چا نابێت وەکو پێشنیار کە قسەی لەسەر بکەن ئێمە وەکو گەنج هەتا ئێستا هەلێکی وامان بۆن ڕەن نەڕەخساڵە کە بتوانین خۆمان دەرخین بۆ پێشنیار من ئەڵێم لەسەر ئەم فارس و تورک و لانی لە هەموو شوێنێکەوە ڕۆکاتە ئەم شارە هیچ ئەم کاس پێویستە هیچی نەماوە ئێمە لەسەر بەرنامەیەگەی خوا بۆ توکای ئینشاڵڵا لەسەر بەرنامەی دین وڵای منکم وەزەفێ قساکەم هیچ شەوەیە کە وزارەت لە هەولێرە پێشنیارەکەم بۆ ئەم بەرنامەی ئەم جارەتانەکە باسی لەسەر بکەن ئەچی بۆ خەسخانەیە خەسخانەیەکی ئەهلی مەسەر سوالکردنی کە کۆمەڵی خەڵک هاتوو ناو شارەکە و خەڵکی شارەکەی وەکو منای سوالێن بەڵام بەڕاستی دزیەکرێت پێشنیارم مێسەیەکیشان خۆم کرێت چی ئاواتم ئەوەیە بەس ئەم گەنجانە بێ ئیشە من گەنجبان زۆر بێ ئیشە ئێستا ژیانەکەی مەمین بۆ بەپارە کێشەی دامەزراندن باسی بۆ زانست بکرێ سربەستی کردم یەکەم لەوەی کە ئەگەر لە تۆش بێ ڕەخنا بگرم ئەوە شتێکی جوان بوو لە تۆیە بەڵێ وڵای پێشنیاری من ئەوەیە دەست هەڵ نەگرن بەردەوام بن و ئەگەرشتوان لە سنووری سلێمانیش بچێتە دەرەوە بۆ شارەکانی کەش هەر شتێکی باشە لایەنە کۆمەڵایەتەکانتان زۆر شتی جوانی تایە ئەو شتانی کە لەناو خەڵکە بەڕاستی خەڵک ئاشنا نییە پێی ئێوە باواقعی گێنە خەڵک زیاتر تێکەڵە بێ باشە شتێکی باشە یەکەم ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه و دووەمیشان ئێمە لەسەر بەرنامەیەگەی خوا بۆ توکای ئینشاڵڵا لەسەر بەرنامەی دین خوا بداتێ خۆت ماڵ و مناڵ لەسەر ئەو بەرنامە پەروەردەکەی جوانترین بەرنامەیەگە خوا بداتێ ئەویش بێ خوا بیکە مەبەست ئەم بەرنامەیە ئێمە لە چی و چیا ئیشکین باشە بەڕێی تۆ وڵی بەرنامەکەتان زۆر چاکە من بۆکو خۆم ناو بەناو سەیری ئەەکەم بەس ئەگەر بەرنامەکانی سەرم سی ڕۆژە بەرنامەیەتاندا بەزانە بوو یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تێگەشتی زیاتر بەرنامەی دینی هەوڵ بن خەڵکەکە لەسەر دین ڕابێنن یعنی شەیدای با خەڵک دین بێ ئەجا کێشەی خەڵک کێشەی مەشاکلی ناو خەڵک بەڕاستی ڕازیم ئەوەی دایک ئەوەی باوک زۆربەی بەرنامەکانتان جوانە خوای گەورە بێوەیتان کە ئینشاڵڵا لەشتان ساکە وەکو بیرۆکە و بەرنامە بەس چۆنەڵی دابشکردنی زەویە بەسەر خەڵکی هەژارە ئێستا من فەرمانبەریەکەم ئەوە 10 ساڵە من کرێخانوێم مانگی 400,000 ناکرێخانوێم ئێستا ئەگەر حکومە شتێکی وای بکرد بڵێن هەر لە فەرمانگەیەکە بڵێن ناوی کرێچەکانی بنووسیایم یان ئەوانی کە کرێچین شتێکی زۆر چاکەکەوە بەس ئایا ئەیکا نەخێن نیکە بۆ پێشنیار من ئەڵێم لەسەر ئەم سووریەکانمانی کە چۆنەڵی زۆر چۆنەڵی ئەوە زۆر داماون ئانی ئەجا ئەمانی کە لە فارس و تورک و لانی لە هەموو شوێنێکەوە ڕۆکاتە ئەم شارە لە هەموو شوێنێکەوە ئانی ئەوە بابەتی چی بکرێت لەسەر ئەوە مەسەلەن ئایا چۆن یعنی ئەوە زۆر کەم ببێتەوە ینی لە هەموو شوێنی ئەوانی لێن ینی هەر زۆر ناخۆش بووە لە هەموو شوێنی ئەوانی لێن بەس ئەوانەیە کە لەگەڵ ڕێزمان سوالەکەن بەڵێ هیچ ئەم کاس پێویستە هیچی نەماوە حکوومەت هیچی نییە تۆ مەسەن پێشنیاری ئێوە بکەیت کە ئێمە لەسەر بابەتی کاسپی ئەوانە قسە بکەین بەڵێ وڵایەتی تر ئەمە بم بازار ڕێکێت تا ڕۆژە بازار ڕۆژێ نییە و تر ئاو بم بازار ڕێکێترە حکوومەت خۆی هیچ نییە حەگەستە سیعریەکە و هەر کەسێ بە ئارزوی خۆیەتی و ئاوایە وەڵا حەزەکەم ئەم کوردستانە خۆش بێ و ئەم کوردستانە موشیلەی نەبێ و هەرکەس زەرچی بۆ خۆی نەبێ و هیچ شتێ ئەمڕۆ لە دەستی فەقیرانیە بەس لە دەستی مەسوولایە و جادە و ڕێگابانی ئەم شارە هیچی ڕێکی جوانی نییە پیای بڕۆیت و هەمووی هەر چاڵ و چۆڵیە و تۆ چی پێشنیارێکی ئێمە چ بەرنامەیە بکەین وەڵا هەرچ بەرنامەیە بکەی ئەمەلی نییە چا نابێ ئەوە 20 ساڵە هەرە لە ئەمڕۆ نابیانی ئەمڕۆ نابیانی تۆ پێشنیاری واکەی ئێمە بڵین با نەبێت ئەم وعدانە وعدێکی ڕاستی بێت و کە ئەمڕۆ بەیانی تێ نەکەێت و بەرنامە بکەین لەسەوەی کە وعدەکان بەرەو باشبوون یا بەرەوە ڕازبوون بڕات وەڵڵی براکەم ڕاستی ئەمانەوەکو گۆچان وایە ڕاز لەمانەیان نیە لەم بەرنامانەیە ڕاز نییە شەوەی لەن بەیانی بەتاڵ بەوەستم بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەزانم بەرنامەی تەلەڤیزیۆنی بەس ئەمان هەرچی ئەڵێن بەیانی بەتاڵە وڵای پێشنیارمەوەی بەرنامەی لەسەر گەنجان بێ لەسەر ئیشی گەنجان کە گەنج ئیشکەنەوە بە گەنجان
سەرگەنجەکان ئیش نییە بیکەن سەوە خۆمان بێ ئیشی کاکە فەرموو کەوتێ هەمووی گەنجە وڵا ئەمانە باەنکردم تیا باە ئەنارتی ئێستا ئێمە قساگەین و هەمویان گەنجن کێ گەنجە ئەم بەرنامەی خۆ زۆر خۆشە زۆر زۆر متابعەیەشێکە حەزەکەم بەرنامەی ئاوە بەرنامەی کەشتان هەبێ هەر لەسەر ئەو بەرنامەی تۆ ئامە بەس بەرنامەیە خاص بێ لەسەر گەنج بێ خۆشترە مەساتێ بەرنمەیەکی تایبەتکەین بە گەنج ئێمە منیش هەر هەمان ڕامێ بۆ گەنجان لە بەرەوی تۆزێ هەیە گەنجێ بە ئیشەوە بەش شتێکی بۆ دۆستنەوە کە بۆ خۆی ماشڵکە و ئیشوکار خۆیان خەریکن بە ئیشەوە پێشنیاری ئێوە ئەوەیە کە ئێمە بەرنامە بکەین لەسەر گەنج کە بێ ئیشن کە بە ئیشن بەڵێ گەنجی وایە هیچی شێکی نییە بەرنامی من با من خۆم ئیشم هەیە خەیاتم والله موضوعات زۆرە ینی بەس ئەم بەرنامە تەقلیدیانە لاچن ینی لە هەوڵبەن چەنەها کەس هەیە شتی پێەیە بەرنامە توانێت دابەزێنێ بەرنامە توانێت تەقدیم کە ینی هەموو کەناڵەکانی خەیتە سەری هەر مناقەشات وایە ئێمە لەسەر چ مۆزوعی قسەکەین بەڕای تۆ مەسن ئێمە چۆم بچینە ناو خەڵکەوە یاخود لەسەر چی بابەتی قسەکەین مەسن تۆ خۆزگەم لەسەر ئەم مۆزوع قسەیانە کرد هیچ شتێک لە خەیاڵایە مەسن ڕۆژە ڕۆژان ئێمە بیرمان نەکردبێت تۆ بیری لەکردێتەوە وڵی ناڵم ئەم بەرنمەی کە ئێوە ئێسان بەرنمەی تۆ تازەیە بەرنامە شتێکی تازەیە هاانی ئەم بەرنمەی هەموو ئیزاعەکان لەسەر زروفی خەڵکی لەسەر ژیانی خەڵکی لەسەر نەسیحەتکردن بۆ خەڵکی لەسەر ئەم شتانە قسە کرێ بەڵێ وەڵی بن ئاواتم ئەوەیە بەس ئەم گەنجانە بێ ئیشە من گەنجبان زۆر زۆر بە ئیشە ترە ئاواتم ئەوەیە من تۆ تێ بەرنامە بکەین لەسەری کە گەنج بێ ئیشە بەڵێ ئەرە وەڵا بەڵێ هیوا ئاواتم ئەوەیە کە ئیشەڵا بەرنامەیەکی جواندا بەزێنن بۆ ئەو گەنجانە کە گەنج بێ ئیش نەبێت وڵی من زۆرم پێخۆش بەگەر ئەوە بات نایە و پرسیار و وینتان بکرا لەسەر گەنج و لەسەر ئەوە کە پرسیاری خەڵک ئیشی خەڵک چی بێ و چی نەبێ و چی بکەن بۆ گەنج و ئەوە من بەس ئەوەیە کە لەسەر گەنج بڕۆن یعنی هاوکاری گەنج بکەن چی بکرێ بۆ گەنج چی نەکرێ بەس ئەوەیە باسی بۆ زانست بکرێ مەسەرەن باس بۆ گەنج چۆن ئیشکە چۆن شتکات باسی هەموو ئەو بەشانە بکە مەسەرەن بەس حەزەکەم بڵێ لەسەر مەسەرەن شتێکی زانستی نوێ بێت شتێ مەسەرەن شتێ دۆزرێتەوانێ ئەوە بکرێ باسی ئەوە بکرێت لەسەر تەمەن پێشنیاری واکە ئێمە لەسەر تەمەن قسە بکەین چۆن تەمەنی خۆت بزانە چیت کردووە ڕاستی کێشەی منە خۆم خوێنکاری زانکۆ کێشەی دامەزراندن ڕاستی ڕقنە لە لایانی دەسەڵاتی ئەوە هەموو کەسێ بڕا ناکەم کەسێ بێ لە وڵاتەیە ڕقنەی نەبێ خۆم وەکو لایانی گەنج دامەزراندنە لایانی مادیە بەردەوامە بین بەڵام لە دوای ناوبڕێکەوە ئەگەڕێنەوە وڵاتان